الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على رسوله المصطفى وعلى آله وصحبه أهل الصدق والوفاء. ببوني هاتنوي مانجي لدايق بوني فخر كائنات محمد المصطفى صلى الله عليه وسلم پیرۆزبایی خۆمان لە ئێوەی بەڕێز و خۆشەویست و سەرجەم موسڵمانانی جیهان و تایبەتی موسڵمانانی کوردستان دەکەین. داواکارم لە خۆی پەروەردیگار هاتنەوەی ئەو مانگە وامان لێ بکات کە جارێکی تر چاو بخشێنینەوە بە سیرە و ژیاننامەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی زیاتر و زۆرتر شارەزا بین لە ژیاننامەی سەروەرمان و پابەند بین بە هەرسوکەوت و مامەڵەکردن و ئەخلاق و ڕەوشتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. و دەستخۆشی زۆرم بۆ برایان و خوشکانمان هەیە لە ڕێکخراوی گەشە پێدانی قوتابیانی کوردستان کە هەڵساون بەو ساڵاچیە جوانە کە بەشێکە لە کار و پرۆژەکانیان گرنگیدان بە ئیسلام و بە تایبەتی بە فەرمودە شیرینەکان و بە ژیاننامەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام. دیارە ئەو بابەتێک کە بۆ ئێمە دیاری کراوە قسەی لەسەر بکەین نوێکاری و ئیبداع و پێشکەوتنە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئازیزەکانم، لە یەکێک لە فەرمودەکان ئاماژە پێکراوە کە پێغەمبەری خوا دەفەرمێ من تساوى يوماه فهو مغبون، من تساوى يوماه فهو مغبون. واتە هەر کەسێک دوو ڕۆژ وەکو یەک وابێ، واتە هەر کەسێک 48 کات ژمێر کات و ساتی ژیانی وەکو یەک وابێ، هیچ پێشکەوتنێک، هیچ نوێبوونەوەیەک، هیچ داهێنانێک لە هەرسوکەوت و مامەڵەکردن و ئەخلاق و ڕەوشتیدا ڕوو نەدات، ئەوە کەسێکی دواکەوتووە، ئەوە کەسێکە داخراوە، ئەوە کەسێکە نایەوێ وەکو پێویست خۆی بە پێش بخات. بۆیە خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام هەوڵی داوە نوێخوازی لە شێواز و لە مامەڵەکردنیدا بەدی بکرێت، بە تایبەتی لە هەرسوکەوت و تەعاملی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە لە دەوری وەریدان، کە لەگەڵی ژیاون، بە تایبەتی لەگەڵ ماڵ و عائیلە و خێزان و خانەوادەکەی خۆیدا. و بە تایبەتی تر نوێخوازی لە شێوازی داوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدی کراوە، نوێخوازی لە تەعاملکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خێزانەکانی بەدی کراوە کە ئەمڕۆ ئوممەی ئیسلامی بە تایبەتی کە قەیرانی هەیە لە ناو عائیلە و لە ناو خێزانەکاندا پێویستیمان بەوە هەیە کە ئێمەی موسڵمان نوێخوازی و نوێگەری و شێوازێکی جوانتر پێشکەش بکەین لە تەعاملکردن، لە هەرسوکەوتکردن لەگەڵ خێزانەکانمان، لەگەڵ منداڵەکانمان، لەگەڵ کەسانی دەوروبەرمان. بۆیە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ بۆتە کێشە لە ناو کۆمەڵگای ئیسلامیدا بە تایبەتی تەعاملکردنی پیاوانە لەگەڵ ئافرەتان، تەعاملکردنی ئافرەتانە لەگەڵ پیاوان. بۆیە خۆشەویستەکانم، ڕۆژێکیان لە یەکێک لە وتارەکانم باسی 23 خاڵم کرد کە پیاو چۆن خۆشەویست دەبێت لە لای خێزانەکەی. گەنجێک لە وتارەکەم دانیشت بوو، دوای تەواوبوونی وتارەکە هات دەستخۆشی کرد و تعارفێکمان کرد، گوتی مامۆستا من لە هۆڵەندا دەژیم. ئەو 23 خاڵەی کە باست کرد لە باسی تەعاملی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خێزانەکانی، و ئەو 23 خاڵە باسی ئەوەی کرد کە چۆن خۆشەویست دەبێ پیاو لای خێزانەکەی. گوتی دەزانی مامۆستای بەڕێز، ئەو خاڵانە هەموو لە پیاوێکی هۆڵەندیدایە بەرامبەر بە خێزانەکەی. پیاوێکی هۆڵەندی کە چۆن تەعامل لەگەڵ خێزانەکەی خۆی دەکات، خێزانەکەی چۆن تەعامل لەگەڵ پیاوەکەی دەکات. ئەوەی تۆ باسی دەکەی بەداخەوە بوونی نییە لە وڵاتی مسلمانان، بوونی نییە لە مسلمانان، بەڵام کەچی پیاوێکی هۆڵەندی کە ئەسڵەن بڕوای بەخوانیە، کە ئەسڵەن بڕوای بە بوونی پێغەمبەری خوا نەبووە عەلەیهی سەڵات وسەلام، گوێبیستی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا نەبووە، کەچی دەیکات بەداخەوە لەوێوە هاتۆتە هۆڵەندا و هاتۆتە ئەوروپا، هەموو ئەو هەڵسوکەوت و مامەڵەکردن و کردار و گفتارە جوانە بەرامبەر بە خێزانی خۆی دەکا، بەڵام کەچی
پیاوێکی مسلمان نیکە ئەو من یەکەم جارە گوێم لە تۆ بێ کە پێغەمبەری خوا ئەوە تەعاملی کردووە. بۆیە ئازیزەکانم خۆشەویستەکانم گرنگترین شت کە ئێمە لە مانجی مەولود دابیکەین گرنگترین شت ئەوەیە جوانکاریەک نوێبوونەوەیەک شێوازێکی جوانتر لە تەعاملکردن لە ژیانی ئێمە ڕوو بدات لەگەڵ خۆمان لەگەڵ خێزانمان لەگەڵ کەسانی دەوروبەرمان لەگەڵ کۆمەلگامان. ئەوەی ئەمڕۆ پێویستمان پێ هەیە ئەوەیە ئەوەش بەچی دەکرێت بەوەی کەوا جارێکی تر بگەڕێنەوە سەر ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە یادی لە دایکبوونەکەیدا گەورەترین خزمەت بە پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیەکەوە وەکو ئاوێنەیەک بین پێغەمبەری خوا هەڵسوکەوت و مامەڵەکردنی خۆی لە ناو عائیلە و خێزانەکانی ئێمەدا ببینتەوە. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم و سوپاسان دەکەم بۆ ئەنجامدان و بۆ پێشکەشکردنی ئەو پرۆژەیە کە لەلایەن ڕێکخراوی گەشەپێدانە. خوای پەروەردیگار ئەو مانگە لە هەمولایەکمان قبول بکات و کار و کردەوە جوان لەمان هەمولایەکمان قبول بکات بە هیوای کاری باشتر و جوانتر.